وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن در رهت جان نثاری کنم، به خون خاک تو آب یاری کنم. که ارزش بود در رهت جان دهم، به خاکت ز خون لاله کاری کنم، به خاکت ز خون لاله کاری کنم. زنم بوسه بر بیرق و خاک تو، بنازم به شیران بی باک تو. خرامان و قران همه صف شکن، نظر آورن سوی افلاک تو، نظر آورن سوی افلاک تو. وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن در رهت جان نثاری کنم، ز خون خاک تو آب یاری کنم. که ارزش بود در رهت جان دهم، به خاکت ز خون لاله کاری کنم، به خاکت ز خون لاله کاری کنم. سپهدار من چون خدا یار تو، دعای شهیدان مددکار تو. به میدان هراسان شده دشمنت، بنازم به گرمی بازار تو، بنازم به گرمی بازار تو. وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن در رهت جان نثاری کنم، ز خون خاک تو آب یاری کنم. که ارزش بود در رهت جان دهم، به خاکت ز خون لاله کاری کنم، به خاکت ز خون لاله کاری کنم. وطن در رهت جان نثاری کنم، ز خون خاک تو آب یاری کنم. بیسرانی خۆشەویستی رادیۆی گەلی کوردستان، بەیانیتان باش. من ئەنوەر حسێنم. ئەمڕۆ هاتمەوە خزمەتتان بۆ ئیدامەدان بە بەرنامەی تایبەت بە هێرشووی ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و لێکەوتەکانی. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا تا ئێستا تورکیا 3 ئۆپراسیۆنی لە ڕۆژاوای کوردستان ئەنجام داوە. یەکیان لە مانگی ئابی 2016 کە هەریەکە لە شارۆچکەکانی جەرابلوس و عەزاز و ڕاعی داگیر کرد. ئۆپراسیۆنی دووهەم لە مانگی شوباتی 2017 ئەفرینی داگیر کرد و ئۆپراسیۆنی سێمیشیان لە 9 ئۆکتۆبەری ئەم ساڵەوە بوو کە سەرەکانی گرێسپی داگیر کرد. هەندێک پیانوای ئامانجی سەرەکیەمەوە هێرش و ئۆپراسیۆنانە دروستکردنی ئاڵۆزیە لە ناوچەکە و لەلایەکەوە تورکیا هەوڵی داوە بۆ دروستکردنی ناوچەی ئارام بە قوڵایی 32 کیلۆمتر، ئەوش مەبەستی شکستێنان بە دروستکردنی هەرێمێکی کوردی لە باکووری سووریا و هەروەها گۆڕینی دیموگرافیای ڕۆژاوای کوردستان کە زۆرینەی کووردە و جێگیرکردنی 3 ملیۆن پەنابەری سووری بە درێژایی سەرسنوور لە دووی باکووری سووریا. ئێمە وەکو ڕۆژانی ڕابردوو ئەمڕۆ ئیدامەی ئەم بەرنامەیە دەین بە میوانداری بەڕێزان سەلام زیجی، سکرتێری پارتی سۆسیالیستی شۆڕژگێڕی ئێران لە ئەوروپاوە لەگەڵمانە و بەڕێز عایشە حەسۆ هاوسەرۆکی پەیەدا لەگەڵمانە. سڵاوتان لێبێ، ئەم کاتەتان باش. دەم باش بۆ هەمیە. کاک سەلام، ئەم کاتێ تۆش باش. سلااوتان لێبێ کاگەنۆگیانم کاتتان باش. زۆر سپاستانەکەم. بەڕێز عایشە ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، پێشەکیەکەم خوێندەوە مەسەن لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا تورکیا 3 جار پەلاماری ڕۆژاوای کوردستانی داوە و هەر جارەی چەند ناوچەیەکی داگیر کردو لە ئۆپراسیۆنەکانی. بە نەزەری ئێوە ئامانجی تورکیا لە داگیرکردنی ڕۆژاوای کوردستان چییە و ڕەوشی ڕۆژاوای کوردستان ئێستا لە چه هەلومەرجێکدایە؟ دسەریدا لەسەر ناوێ بەرخودانیا ڕمەتێ بەرخودانیا کو ئیرۆ بێ هەمپا لە ڕۆژاوای کوردستانê و لە باکوور وڵاتە سووریە تێدا خستن برحێ پەکراوانن ئازادیê ئەم هەمی تەماشەوانە سلااو دکن و هەروەها ئەکیپا کو ئیرۆ ئەم تەڤدی بەرنامەوان بوونە
وەکو ئەم دەزانن ئەڤ نەجارە یەکەمینە دەولەتا تورک دژبەرتیا خۆش بۆ گەلێ هەرێمێ دەدە نیشاندان و ئاخا مەداگل دەکێ بەلکی بتایبەت بشەخصا عەفریندا و بەرخودانیا کول عەفرین هاتی مەشاندن و هەروەها داگیرکەریە کول عەفرین هاتی مەشاندن و گوهارتنا دەموغرافیک ئاگول عەفرینێ چیە بوویە ji bona dewleta Türk necara yekemîne. Dewleta Türk êdî merheleya gotêra derbas dibe yan em bêjin siyaseta guroja yekemîn ji bona alûziya Sûriye bi taybet ji bona pirzgirêkê Sûriye bi taybet dayî meşandin êdî pir zelal e. Yani dema got ev muhalefeta hey yani muarada Sûriye em bêjin dema hemêz kiriye me dizanîne ji bo çareseriye me dizanîne ji bo em bêjin aramîkî bide Sûriye yan bikare bê ji bo gelê Sûriye kar û xebatekî dike meşandin ev ji bona me pir zelal bû ji bo wê ji roja yekemîn dema got xwe dayî nîşandan wekû berpirsyarێkî ji bo alûziya Sûriye me dizanî proja wî dagirkeriye me dizanî proja wî got mîsaqa xwe milî û her weha beriya 2023 bi dawîkirina Lûzan e sed salekî nû Furatînê ev jî axaftina Recep Tayyip Erdogan da pir zelal e behsa Musilê dike behsa Kerkûkê dike behsa Helebê dike beriya çendekî jî bi taybet ji bona Lîbya jî danîşandan got ev axa baqîrê min in ji bona wê carek dîtir bi nehî meha derbas bûye êrîşekî herî nû li ser gerê spî û serêkaniyê dameşandin divir de ez çi dixwazim bilêv bikim tevayî dunya û tevayî em bêjin jiyan bi zanê ku îro rewşekî pir aram rewşekî pir demokratîk jiyanekî hevbeş li ser vê axê hebû dewleta Türk dibin navê ez em bêjin ewlekariya xwe hundirîn teror li ser sinora min heye hêzekî bi taybet YPG YPJ û her wiha PYD jî bilêv dike dibe ev hêz metirsînekî pir mezin li ser min heye dibin vê navê da êrîşa xwe destpêkir û di astekî em dikarin bêjin astekî navnetewî yani erêkirin jî hebû ji bona wê êrîşa xwe destpêkir lê em vê jî dibêjin encaba agu şerê terora Daeş bi taybet kirine agu sîng bi sîng li beremberî Daeş şer kirine agu Daeş bi dawî kirine mane eynî hêzên Sûriya Demokratîk bû ev sîstema bû di roja yekemîn çi YPG dibe çi YPJ dibe çi hemî em bêjin grupên çekdarî a dibin baniya Hesedê da kar dike mane hemî ji bo tevayî dunyayê şerekî herî mezin kirin ji bo tevayî dunyayê parastina ax kirin parastina rûmetê kirin parastina nirx kirin ji bona wê hücceta ku Recep Tayyip Erdogan digot ez ê şerê terorê bikim êdî îflas kir ji bo wê me dît ku di asta dunyayê rast e di asta dewleta di asta sîstemên heyî bêdengî hebû lê di asta gela di asta em bêjin kesên aştî xwaz gelên Ewropa bîle gelên Ewropa bixwe û her wiha tevayî gelan piştgiriya vê berxwedaniyê kirin her kesî got êdî Recep Tayyip Erdogan însanekî teror e însanekî bîle kiryanên sûcê şer pêk aniye artêşa got dibin baniya Recep Tayyip Erdogan ev artêşa netewî a Sûrî a got bi sala Recep Tayyip Erdogan ew hemêz kirine mezin kirine êdî pir diyar bû got grupên terorê ne grupên got tenê dikevin bin evînda dewleta Türk ji bona wê xeteriyê got li ser Rojava metirsînê got li ser axa Rojava em vê dizanin ji bona Recep Tayyip Erdogan çar parça Kurdistanê hedef çar parça Kurdistanê kiryarên got li ser gelê me Bakur dayî meşandin pir diyar bû bûyerên Sûra Amedê her wiha bûyerên got li Sebînê kiriye bûyerên got Cezîra Botan kujiyên got wir dayî meşandin ji bona Recep Tayyip Erdogan dijbertiya wî ji netewa Kurd re tiştekî nenûye tiştekî bi sala dayî meşandin ji bona wê carek dîtir berê xwe da Rojava çima berê xwe da Rojava ji ber di proje got li Rojava hatî meşandin yan em bêjin sîstema got Rojava ava bûye di xeterîkî li ser Bakur jî dît xeterîk li ser Başûr jî dît xeterîk li ser Rûjhilat jî dît ji bona wê hemî awayî dijbertiya vê projê dike lê ez dixwazim vê jî bêjim rastî em we gelê Rojava bi taybet ji bona rêza xebatên û rêz çalakiyên gelê me bi taybet a destpêka êrişê
گەلێمەی باشوور گەلێمەی ڕوشلار دەماگو دەرکەتنە قادان دەماگو بدەنگێ بلند بانکردنە وتنە دەولەتە تورک دەولەتێکی داگرکەرە دەولەتە تورک دەولەتێکی دخوازێ کوردا قوربەکێ ji bo navî gelî tevayî silav û rêz û hirmetê me heye ev bi xwe re çi anî bûyera rojava yekîtiya gelê Kurdan. بەڵێ باشە بەڵێ باشە ev ji bo me pir önemli باشە بەڕێز ئایشە حەسۆ دوای دێمەوە لای جەنابەت ئێستا ئەسمە لای کاک سەلام زیجی سکرتێری پارتی سۆسیالیستی شۆڕژگەڕ ئێران کاک سەلام ئەم کاتت باش جارێکی تر لە چەند ڕۆژی ڕابردوودا بەشێک لە هێزە چەپ و سۆسیالیستەکان لەم بەرنامەی منە میوان بوون ئەوان نەزەریان ئەوە بوو کە ئەو هێزگەلەی پشتی بە ئەمریکا بەستووە دەرکەوت هەڵە بوون و تەنانەت ئەمە خۆشیان هێزگەلی کوردی و هێزگەلی ناوچەکەش احترافیان بەوە کردووە کە پشتبەستن بە ئەمریکا جگە لە هەڵەیەک کارێکی دروست نییە وە پێتان وایە مەسەلەن نەزەری ئێوە چێ لەو بارەیەوە سەبارەت بە ڕۆژاوای کوردستان ئەگەر نەزەری ئەوە بزانم و دوجار ئەو بۆچوونە چەند دروستە کە نابێ خەڵکی کوردستان لە پارچەکانی باشوور و باکوور و ڕۆژاواش نابێ پشت بە ئەمریکا و ڕووسیاوانە بەسن چکانەوە تەنها دوای بەرژەوەندەکانیان کەوتون نەک لەبەر مەسەلەی خەڵکی کوردستان و مافی مرۆڤ و دیموکراسی ئەوەی کە باسیەکەن بەڵێ فەرموو بەڵێ جارێکی تر سلااو بۆ جناب و میوانە بەشدا میوانانی بەڕێستان بەداخەوە دەنگی ئەو زۆر لاواز و بۆ من جوان لە قسەکانی تێنەگەیشتم بەڵام لە هەر حاڵدا ئێمە لە سەرەتای مۆزگیریەکانمانەوە لە بەیانێکشەوە کە حیزب داوێتی ئێمە سەرڕای سەرخۆشیمان لە هەموو بنەماڵ و کەسوکارێکە گیانیان بەخت کرد سەرڕای پشتیوانیمان لە بەرخوردان و مەقاومەتی دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا و ئەرتەشی فاشیستی تورکیا کرد لە عینی حاڵیشە ئێمەش ڕەخنەی سەرکیەکەمان لە دەسەڵاتداران یا ئەحزابی حاکم لە سووریە پێدێ و یا کەسانی تر ئەوەیە کە ئێمە لەم خەباتە لەم تاریخێکی ڕۆشن و قارەمانانەیان بوو دژ بە هێزێکی ڕەشی کۆنەپەرست بە نێوی داعش لە دنیا دەنگی داوە هەموو وڵاتانی جیهانی وەکو خەڵکەکەی وەکو خەڵکی کرێکار و ئازادی خواز هەموو هێزە چپ و کۆمۆنیستەکان هەموو خەڵکانی شۆڕجێر چوونە پشت ئەو مەقاومەتە پشتیان لە ئەو کەسا کچ و کوڕە جوانانە کرد کە دژ بە و دیاردەڕەشە خەباتیان کرد جا بۆ ئێمە وتوان لەو سەردەمەدا چوون پاربستن بە وڵاتێکی وەکو ئەمریکاوە و یا تەنانەت کۆتا هاتن لە مەقابلی دەوڵەتی ئەسەدا درەنگ یازوو ئەم ڕێگایی خۆش دەکرد کە معاملەیەک ڕوو بدات معاملەیەکە دیمان بە بڕای من نەتەنیا ڕووسیا و ئەمریکا تەنانەت دەستی ئێرانی بە ئاشکرا تێدا دەستی دەوڵەتی بەشار ئەسەدی بە ئاشکرا تێدا هەمووی ئەمانە ئیجازەیاندا بە فاشیستێکی وەکو تورکیە وەکو ئەردوغان کە بتوانێت بە وحشیانەترین شێوە لە سەرەتاوە بە هێرشی چەکداری و دواتریش بە ئیسلام معاملە و مفاوزە و معاملەکردن لە پشت پەردەوە ئەو پرۆژەی کە خۆی دەیویست برد بیباتە پێشەوە ئەمە بەڵێ ئێمەش لەسەر ئەم ڕێیەین هەر جۆرە پشتبەستنێک نەتەنیا بەڕاستی بە زلهێزەکانەوە تەنانەت بە دەوڵەتانی ناوچەکانەوە بەڵێ ئێمە تێئەگەین دیپلۆماسی یا پەیوەندیەکان جێگای خۆی هەیە و هەر حیزب و لایەن و کەسێک ئەتوانی ئەم پەیوەندیانە لەگەڵ دەوڵەتە مەرکەزیەکان بگرێ بەڵام ئێمە ئەزانین هەر چوار دەوڵەتی مەرکەزیەکە کە ئێران و سووریە و تورکیە و دەوڵەتی عێراقیش بێ ئەمانە هەموو دەستیان لە خوێن گۆزراوە دەستی خوێنی مناڵان و لاوانی خەڵکی بێ تاوان کە بۆ مافی سەرەتایی خۆیان بە ناوی کورد بە ناوی شەهروەندی کورد ساڵیانی ساڵەتیە کۆشاون بۆیە هیچ کام لەو دەوڵەتانە هیچ کات لە مێژوو دۆستی خەڵک نەبوون نەتەنیا خەڵکێکی خۆشیان بەڵکو خەڵکێکیش کە بەنێوی کوردی و بەنێوی خەباتێک بۆ لابنەی سەمێکی نەتەواییی تێتە کۆشن جا بۆیە پشت بەسن بە هەر کام لەوانە درەنگ یازوو وەک ئەوەیە پاڵ بدەی بە ئاورەوە کاتێک بەرژەوەندیان کەوتە مەترسیەوە کاتێک مەجالیان ڕوخسا ئەو دەتسووتێنێ وەکو مارک پێتەوە دەدا ئێمە مێژووی ئێرانمان زۆرە ئەتوانم بە وردی باسی بکەم لە کوردستانی عێراق هەر ئەو ڕووداوانەمان دیوە کە کاتی خۆی ڕاپەڕین کراوە زۆر بەجێ بوو دەکرا کولن مەسئلەی کورد بە تەواوی لە کوردستانی عێراق هەڵکەین بەڵام ئەویش لەوێش هەڵە دووبارە چوینە پای فێدرالیزم و پای لەگەڵ هێزێکی کۆنەپەرستی ئیسلامی سەر بە ئەمریکا سەر بە ئێران دووبارە چوین دەوڵەت تەشکیل دراوە
و ئێستا لە سووریەش دوای ڕزگاربوون و دوای ئەوەی کە دەسەڵات بەدەستەوە دەگری بە بڕای من حتا دەیتوانیان دیانتوانی سربەخۆ ڕابگرن دیانتوانی هێزێک ڕابگرن کە خەڵکێکی یەکجار زۆر بچێتە پشتیان و مطمئن بم حتا لەم ڕووداوەش دژ بە ئەرتەشی تورکیەش دەکرا پشتی ئەرتەشی تورکیە پشکێنی بەو شەرتەی سیاسەتێکی باش بین بکەین بارها قسەکەم خلاصەکەم بڵێ ئێمە پێمان وایە هەڵەیە پشتبەستن بە دەوڵەتەکانەوە پشتبەستن بە ئەمریکاوە و بە رووسیەوە درەنگ یازوو هیچ هێزێک نایە لە بەسەرکەوتمگا هیچ خەڵکێک ناتوانێت بەسەرکەوتمگا ئەو خەڵکە لە پێناوی ئامانجەکانی خۆیان بە کەڵکی دێنن ئەمە دەبێت دەرسی لێوەرگرن. بەڵێ دێمە وڵات بیستەرانی خۆشەویست ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەت بە ئۆپراسیۆنەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوی کوردستان و لێکەوتەکانی قسەوباز دەکەین لەگەڵ بەڕێزان ئایشە حەسۆ هاوسەرۆکی پێدا و سەلام زیزی سکرتێری پارتی سۆسیالیست شۆڕشگەڕی ئێران. بەڕێز خانم ئایشە ئەگەر بێمە لای جەنابێت ئێستا هەلومەرجی ڕۆژئاوای کوردستان چۆنە گوزەرە بە تایبەتی دوایەوە سێ ڕێکەوتنی سیاسی لە نێوان هەسەدە سووریا کەچی سەرچاوەکان دەڵێن هەسەدە ئامادە نیە هێزەکانی خۆی تێکەڵی سوپای سووریا بکە دووهەم ڕێکەوتنی نێوان ئەمریکا و تورکیا کە هەندێک پێیان وا بوو لەو ڕێکەوتنە سەرەکانی و گرێسپی تەسلیمی تورکیا کرا و ڕێکەوتنی نێوان تورکیا و مۆسکۆ کە هەندێکیش پێیان وایە لە بەرامبەر ئەوە شارەکانی ڕەققە و کۆبانێ و منبەج و ئەوانە وەکو دیاری بەخشرا بە سوپای سووریا ئەم لێکدانەوانە چۆنە بینی و لەسەر ئەرزی واقع ئێستا شەڕ هەیە هەلومەرجەکە چۆنە گوزەرێ؟ نەهاش بۆ ئەv بویەرên dawî em hemî dizanın rewşa rojava niha rewşa siyasî û eskerî bi hevdûra wisa paralel tê meşandin ji bûna beriya em bêjin dema Amerîka biryara paşdakişandinê dayiye دوی دمه دا هلوست آمد پر دیاره جبونا امریکا داخلانی کو هم ریوبریا خسر هم حسد دایه دوی آلده پر زلاله zaten dama em bêjin rêkeftina gudnavbera Amerîka û Tirkiye da çi bûye dema pens berê xwe Tirkiye ew agirbesta guhatî îlan kirin zaten wan şer em bêjin ji aliyê dewleta Tirk şer dest pê kir û ji aliyê wan jî agirbest hat îlan kirin اما او اگربستا کو آنها بحث دکن یان ریکفتنا گودناوبرا امریکا و ترکا د ریکفتنا اگربست دا اف همی ام دکارن بیجین کو نراستی کی وی هیج بر دولتا ترک بیجی تمام اوکی و مقبول کریه ل د پیک انی دجی ام حمید زانن روزانه جبو ریکفتنی بن پیدکی ل اما ام تفاضل بیجین يعني هاي حسد بتايبات جبو فيري كفتني هبو د شخص فرماندار مي گشتي حسده هوال مظلوم و دمه قلت هاي مجري كفتني هيا لي افجي چه دي ديار کرن نراستيا دولتا ترك همان دمه دا دنابا ديالوگ فرمزن وكو اندام كينيتو دخوازه خو بدي آلية امريكا همان دمه دا ام حميد زانن د پرزگريكا سوريا وكو اندام كينيتو چاوا ریکفتنا یان ام بیجن اتفاقا گودناوبرا نیتو دا بگیشتی هی بن پیکر دما بری خدا روسا وکو اندام کی نیتو به تایبت دناوا دیالوگ کی فرمزنده دانستاندن کی فرمزنده یان جی ام دکارن و بیجن دما گو یک دولت ترک و روس و ایران دما سود شیبره و برنه او بن پیکرنا ناتو بو ناتو جی بید زانه امریکا جی بید زانه و اف صفقات سلاح بتایبت دما جبوسا گرتیه ام بیجن اس 400 اف بخورا اف آنی دمک دولتا ترک سیاستا دو آلی دیده مشاندن راست وکو انداما کی نیتو دناوا نیتو دا جی گرتیه لیبروسا را دناو دیالوگه کی فرمزنده دما جوینا داوی آسو چیان ام بیجن ریکفتنا گودناوبرا ترکا و روسا جارب دیتر در بکوه و لیش بو هرما تامبون آوادکن او جی دور دا اف چی دیده دیار کرن دولتا ترک ایدی نما بزانه به سیاست کی چاوایی بمشینی سیاست کی تن فاشیزم خو یان ام بیجن داگرکریا خو تنش بو اخ داگره سیاست کی دو عالی دیده مشاندن یا ما جبو ریوبری اخو سر تایبت جد 2011 یا رجائرو ام دوی عالی دا پرزلالن ام وکو پارتیا پیده جی پرزلالن حسد جی پر زلالت وی آلیدا ما جروجا یکمین گوتیه چاره سری آنجا سوری بیلدار خستن یعنی
چه آلیه ما و آلیه رژیم چه آلیه اف معارضه گو هی ذاتا معارضه ایدینها وکو کبرکی دومینو به دست دولتات اینا دوان تونه اف جی پر زلاله دمالی اید لبه لیدان و گل هرم ادلبه بطایبت دبن مترسینه که پر مزن دایه دبن شهر که پر دجوار دایه جدیلی گو شروع کنه امی شهر رژیم بکن و دف رژیم بردانه نه هاتنه تنه شهر کردا و شهر آخامه دکن و اف جی دما بریا چند روزه که او حیجده لشگر رژیم دما دولت ترک بریار دایی و جارک دیتر تسلیم روسا بکه بویرن گودنا و ارتشا نتوی آسوری و ارتشا ترکا پر زلال بود جبونا انلاشمه یان اتفاق عسکری آدنا برا حسده و رژیم دا چه بویه انلاشمه که عسکریه پیشروج و هلبته دماغو انلاشمه عسکری چه ببه اتفاق که عسکری چه ببه امپیران گو اتفاق که سیاسی جی چه ببه امپیران کو امو سیستم اسد یان امبیجن رژیم اسد دناوا دیالوگ دابن و اب نجاره کمینه بلکی جارن بریا وجی هندک امبیجن هفدیتن به آستا که دا چه دبون لنوات روشا آنها جبر چما اوجی دزانن پروژه دولتا ترک لهلوستا کیوان وصا زلال و رادیقال جبو دستوردانا گل سر آخا سوریه چه دبه حیانها ندیار بو بسرنسری که امبیجن لدورن که دولتا ترک ایدی اسیمیلاسیونه که پرمزن ده مشاندن او هرم تام خستنه هرم دولت ترک جبوناوی ام ندجی دیالوگینه تام ترسیوی جروجا یکمین دوی آلی دا ام زلالن هر ام دبیجم پیوسته پرزگری که سوری چاره سر ببه آنها از خازم بجی بینم زمان او جوینا کو آنها هل جنیف چه دون یعنی ام بیجن قومیتا دستوری آسایی آگو تیل دار خستن مانه ام حمید زانن دستوره کی بر حاضر هه جبون او اراده و کمیته او 105 کس و بکار تمثیل جیا اراده حنی گرا 5 میلیون انسان سر آقا با کروجلات سوریه جیان دکه تمثیل جیا وان گرته دا تونه بحثا امبیجن پیواجوی سیاسی دکن پیواجوی سیاسی و چه بل دارخستن لعالی که جی دولت ترک تام هرم دده بر به آلیه چکی هرم داگر دکه ایریش لسر آخا سوریه دکه جبوناوی ام دکارن وی بیجن او وکو شانو کی جنیو تیل دارخستن و ام حمید زانن نه جنیو ریوه دبه یعنی ام بیجن خطا جنیو جروجه کمین اسیتانا نها جنیو ریوه دبه تام اسیتانا و سیستمن گو اسیتانا ریوه دبه نها جنیو ریوه دبه جبوناوی افر زلال و فکریه همان ام دکارن بیجن شر جیانی آسیامین لسر آخا سوریه پکته جبوناوی ریک هفتنن گو بسالام وکو سیستمن هی آستا ناب نتوی ریک هفتنن نو در کتن بونه ام حمید زانن اصل بویرن گل باکور جلاتا سوریه چیه بویر او اتفاقا کی امریکی بو روسی بو هر وها دناب دا ترک و دناب دا رژیم اسد جیه بو لی ام بیجی ده بیجن جبر ایرو لور برخودانی که هی لور اراده که لور سیستمک آوا بویه او سیستم جی ایدی بو راستیک لسر آخا سوریه جبوناوی بلکه پاجدکشاندنا هیزن سوریا دموکراتیک 32 کیلومتر رو اف جبونا چبو جبو امره لپیشیا رجاندنا خونه جبو گو امگل خوش ایریشن هری هوف ام بپاريزن لی اف برسوا رد کرنه هسته ده گود دما گو از ببینم خطری ده سرسینور هم هیا از مجبورم دیستا بیم سرسینور و دو بویارا تلتمر دا پر زلال بود دما ارتشا سوریا خو پاجدکشاند و همیجی شوپاند و دید جروسارا افگوتن گوه پشتاما نپاراستیه جبوناوی خپاش دا کشاندن همان حسده خدا تلتمر و لتلتمر دیسا پاراستنا خوکر جبوناوی رژیم جیوه دزانه و هر و هر روز جیوه دزانه امریکی جیوه دزانه بله باش آنجا اگو آخ بپارزه حسده بله دیم اولاد برس عایشه کاک سلام هەندێک پیان وایە ئەزمموی ڕۆژاوای کوردستان جێگە و پێگە و موقعێت و ترادسیۆنی چەپ و هێزی ڕادیکاڵ و سۆسیالیستیە باڵایە بە حکمی بەرابەری ژن و پیاو و یاسا و ئەحکامی هیومانستی و ئینسانی و خودی هێزەکانی پێدە و هەسەدە پێکاتەیەکی تەواو ژن و پیاو و
ئەو یاسایانەی کە لەو هەرێم و کانتۆنانە دەرچوون هەموو یاسای ئینسانین و بەشێکن لە بەرقەرارکردنی سیستەمێکی سۆسیالیستی یالانی کەم یەکسانی خوازی. ئێوە پاشەکشەی ئەم هەرێمانە و ئەم کانتۆنانە تا چەند بەزەرە رەزانن و پێتان وایە یەکێ لە فاکتەرەکانی مەسا ئەو بەرەو پێشچوونەیە کە ئەم هێزانە بەدەستیان هێناوە وەکوتم بە بوونی مەوجودیەت و موقعێتێکی ترادیسیۆنی چەپ و سۆسیالیست و ڕادیکاڵ؟ ئەوەندەی کە دەگەرێتە سەر ڕۆژاوە لە مەقایسە لەگەڵ بەشەکانی تری کوردستاندا ئێمە پێمان وایە قەدەمێک لە پێشە هەم لە بواری بۆچوونیان لەسەر مەسئلەی مافی خەڵک کانتۆنەکان مەسئلەی حقوق و مافی ژنان زۆر خاڵی لەو نەوعە شێوەی بەڕێوەبرنی بە ئیسلاح خودمدیریەتی ئەمانە لە مقایسە ئەکەی لەگەڵ عێراق لەگەڵ ئێران لەگەڵ شوێنێکی تر ئێمە دیارە پێمان وایە قەدەمێک لە پێشە بەڵام ئەوە تەییدی ئەو مەسئلەیە بە مانای ئەوە نییە کە 100% ئەمە ڕێگە حلێکی سەرکەوتووە بۆ مەسئلەی حلی لێرە مۆزوعەکە مەسئلەی حلی مەسئلەی کوردە کێشەیەکە کە مێژوویەکی زۆر توولانیە دێت و دەچێت و هیچ وڵاتێک و هیچ وڵاتێکی ئیمپریالیستی ملی پێنادا بۆ حەلکردنی کێشەیەکی زۆر زۆر ئاسایی و ئاسان و ئەوانە کەسێک مەسەڵەن بە سەرکوت دیکە دەوڵەتی ئەمریکا بۆ دەیبینین بۆ ئەدەبیاتە لۆمپەنەیەوە کە خودی ترامپەتی کورد وەکو جەنگجوو چاولیەکە لەبەرەوەی بە قەولی ئەو لە شەڕی جەنگی جیهانی دوودا لەگەڵ ئەمریکانە بۆ ئێستا تۆڕەی لێسێنێتەوە و بە هەر ئەدەبیاتێک بێ خەڵکی کوردەواری خەڵک لە کوردستانە بەجێی تەوەجۆکردنیان بە حەلی کێشەیەکی واقعی کە هەیەە وەکو کەڵک وەکو ئەبزار وەکو کەرەسە چاوی لێ ئەکەن بۆ برنی ئامانج و بەرژەندەکانی خۆیانە لەم ڕۆوە وەختی ئێمە چاوە ڕۆژاوەش دەکەین ئێمە لە کلیەتی سیاسەتەکەی زمنی تەئیدی ئەو خەباتەی و ئەو بەرابەری و ئەوانە هەیە بەڵام لە چوارچێوەی سیاسەتەکانی ترە من بۆ خۆم رازی نیم پەیوەندیان لەگەڵ ئەساد پەیوەندیان لەگەڵ ئەمریکا کۆتایی هەیەک لەم بابەتەوە هێنان ئەوان هەروەک ئەرزم کردن ئەوان کەم هێز بووە لە دنیادا خەباتێک بکات کە تقریبا هەموو هێزە ئازادی خوازەکانی لە دنیا وەکو خەڵک بێتە پشتی ئەو هەموو تەزاهورات و ئەمانە لە هەموو دنیا کراوە بۆ کەم حیزبی دیکە شتی وا ڕوویداوە لە دنیادا ئەمە دەکرا زۆر بەباشی کەڵکی لێوەرگری بەجێوەی حتا من برێک لە تەبلیغاتەکانە بینم دروستە خۆ بالاخره لە کوردستانە ئێمە من دەزانم بنیادێکی سوسیالیستم لە ئەنگلی کرێکار و زەحمەت کێشم بەڵام دەزانم لە کوردەواریشدا ئامانج و دەنگی بزوتنەوەی کوردایەتی و یا ناسیۆنالیستی شەیە قەیناکە بیکەی بەڵام وەختێک تۆ ئەتەوێ بچی خەڵکێک کۆکەوە بۆ ڕزگاربوونی خۆت من ئەوە لە چەند جارش وتوە تۆ ناتوانانی بە دروشمی سوسیال ببورن ناسیۆنالیستی پسی دش بە فاشیزم خەبات بکەی ناکرێت خەڵک لێکۆ نابێتەوە هەر ئێستا لە کوبانی لە دەروی کوبانی لەم شەڕانەی دوایەدا ئەو هەوڕیانەش دەزانن دەیان و سەدان کەس کوژرا و بریندار ئاسر کورد زبانیش نەبوون و وەختێک ئەو خەڵکە لێوێ خۆیانە دەن بە خەبات هەر تورکیشن خەڵکی تورکیش بڕ خۆیان داوە بکوش بەمانای ئەوەیە ناوەڕۆکی ئەو بزوتنەوەی ئەو کارەکە لەوێ ئەکرێ پێیان دروستە نەک بە خاتری تەنیا کوردایەتیەکەی و ئەمە دەبووە بەدەستەوە بگرێ و خەڵکێکی زۆر حتا عەرەب زبانەکە لە دەوری خۆمان کۆکەینەوە کە ئێمە شەڕکەر نین ئێمە نامانوێت خەڵکە سێکوژین ئێمە حەول دەین مستەمێک کە لێکراوە ئەو سەما لابچێت نابەرابەریە کە هەیە ئەو نابەرابەریە لابچێت زۆڵم و زۆرێک کە دەوڵەتە سەرکوتگەرەکان بە هێزی ئەرتەش و چەک دای ئەسەپێنن لابچێت لە شوێنێک کە نایە لە کەسێ بە دایکی زبانی دایکی خۆی بخێنە ئەم زوڵمە کە حەقی بنەڕەتی ئەوڵی هەر ئینسانێکە ئەمە دەبێت نمێنێت وە زۆر شتی لەم نەوە بەست بۆیە وەختێک باسی دەستاوەردەکانی ڕۆژاواکەین لە مقایسەرەکە زۆر جگایترە بەڵێ قەدەمێک لە پێشە بەڵام دەیتوانی باشتر بێ بە بڕۆی من ئەگەر ئەو هەڵانەیان نەکردایە و ئێستاشی وادارم خۆیان بگرنەوە بەڵام ئەگەر ئەو سیاسەتە درێژە بدەن لە سیاسەتی نەوعی فەرقی فقط لە خۆکردن پشت بەسن بە ئەمریکایە بە هیوای ئەوە بیسپێ ڕۆژێ دەوڵەتێکی دموکراتیک لەگەڵ دەوڵەتی بەشار ئەسەد لە سووریا پێکبێنی ئەمە سیاسەتی شکستە سیاسەتی بەرەوش نەمان و حتا نەمانی ئەو دەستاوەردانی ئێستاشە بەم پێە بەڵێ ئێمە هیوادارین سیاسەتایە کە لەوێ دەچێت پێشەوە هەرچی زۆرتر بۆ ڕەنگی چەپ و سوسیالیستی و ئازادی خوازی لێدا بێ هەم لە ڕابطەرگەر مەسئلەی ژن و
بەرابری ژناندا هەم لە بینی خەڵکانێکە زێرلاوانێکی شۆڕژێ چەکدار بوون و هەم بە تایبەت لە بەرخوردکردن بە حەلی مەسەلەی سووریا ئەوە زۆر گرنگە. بەڵێ دێمەوەلات کاک سەلام دوای دێمەوەلات سووریا دەبێت حەل بێ بە جۆرێک بە شێوازێکی دروست. دێمەوەلای جەنابەت بیستەرانی خۆشەویست، ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەت سەبارەت بە ئۆپراسیۆنەکانی تورکیا لە 9 ئۆکتۆبرەوە بۆ سەر ڕۆژاوای کوردستان ئەنجام بدەین بە میوانداری بەڕێزان سەلام زیجی سکرتێری پارتی سۆسیالیستی شۆڕژگەڕ ئێران کە لە سویدەوە لەگەڵمانە، بەڕێز عایشە حەسۆ هاوسەرۆکی پارتی یەکێتی دیموکراتیکە لە ڕۆژاوای کوردستانەوە لەگەڵمانە. بەڕێز عایشە ئەگەر بێمەوە لای جەنابێت، هەندێک لە میدیاکان بە تایبەتی میدیای باشووری پارتی دیموکراتی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەوان ڕاگەیاندە بوو کە یەکێ لە فاکتەرەکانی هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بوونی پەکەکەیە، یالانی کەمەوەیە کە هێزەکانی ڕۆژاوی کوردستان پەیەدە هەسەدە یەپەگە یەپەژە ئەوانە کۆپی پارتی کرێکارانی کوردستانن و تورکیا لەو بارەیەوە بیانووی بەدەستەوەیە کە پێی وایە ئەوانە جگە لە پێکەکە هیچی تر نین. ئێوە لەو بارەیەوە ئەوە پێتان وایە ئەوە فاکتەرە بۆی کە تورکیا پەلاماری ڕۆژاوی کوردستاندا، یا پێتان وایە ئەو میدیانەی پارتی دیموکراتی کوردستان لە باشووری کوردستان بەمەبەست بە ئەنقەست ئەم پرسە بەڕێوا بن؟ نها پێویستە دەسەریدا ئەس بێ بلێ بکەم ji بۆ تەواهی پەرچەین کوردستانê û bi taybet Rojavayê Kurdistanê ev metirîna ku li ser axa Rojavayê Kurdistanê yan em bêjin xeteriya ku ji aliyê dewleta Türk jiyan dike ev gefên dewleta Türk dema ku pêk werî ji bo çar parça Kurdistanê xeterî firmezin e. Ji ber çima Recep Tayyip Erdogan vê baş dizanê beriya 2023 wekû me anî ziman beriya bi dawîkirina Lûzanê ew dixwaze xewn û xeyala Osmanliya carek dîtir pêkînê. Yani ji bo navî coğrafiya Kurdistan coğrafiya wî ye. Yani hebûna Kurdistan yan em bêjin hebûna netewa Kurd asıl vê qebûl nake. Ji bo navê xeteriya li ser Rojava xeterîkî yan metirînekî li ser tevayî çar parça Kurdistanê ye. Ev yek tiştê duyemîn ji bo na ku dewleta Türk her dibêje PKK li Rojava ye. Ez dixwazim vê bêjim acaba PKK li Kerkûk hebû, acaba PKK li Şengalê heye, acaba em bêjin behsa Musilê jî bîra dike, PKK li Musilê heye. Ev hemî iddia û gefên dewleta Türk êdî her kes jî dizanê ev nerastikî wê heye. Anaha ketîsekî pir mezin ji bo fermendarê me giştî a Hesedê Mazlûm Ebd. Ji ber çima êdî Mazlûm Ebdî bû îrade dema em behsa Mazlûm Ebdî dikin em behsa sîstema ku Mazlûm Ebdî birêve dibe. Ew sîstem jî çi ye Hesedê ye. Hesedê di nava xwe da hemî pêkhate hemîz dike. Pêkhateya Kurd, pêkhateya Ereb, Aşûr, em bêjin Sûriyan. Ji bo navê ev iddia dewleta Türk zaten iddiaekî nerast e, iddiaekî derew e. Acaba 5 milyon kesên ku li ser vê axê jiyan dikin hemî PKK ne. Ji bo navê bêrên ku li şela dizê li başûr bûye malwir PKK hebû. Ji bo navê ez dixwazim vê pir rehet bêjim dewleta Türk dixwaze dibin vê navê da axa Kurdistanê dagir bike. Proja me têk bibe. Ji ber çima dewleta Türk di mêjiyê xwe da di faşizma ku anaha jiyan dike, di asta ku tê da jiyan dike. Carek dîtir kesayeta Saddam Hüseyin tîne bîra mirov. Carek dîtir tîne bîra mirov. Dîrok xwe dubare dike. Carek dîtir em dikarin bêjin Mussoliniye, Hitler'e mane kiryarên ku yan em bêjin komkujiya li beremberî Ermena dema ku Kongresa Amerîkî erê kirî ku ev komkujî dewleta Türk di salê wê de yani pêk aniye dewleta Türk bi tev sîstema xwe heyî bi tev Recep Tayyip Erdogan qrîzekî pir mezin jiyan kir û neqebûlkirin pir mezin danîşandan. Yara xwe didê meşandin. Cînosaydekî li ser gelat dike di heman demê de jî dema ku biryar der kefê vê biryarê qebûl nake. Ev çi dê diyar kirin düşmanîya Osmanliyê carek dikir. Ji bo navê Hesedê û tevlî PYD em bêjin em wekû partîkî siyasî 16 salin me li Sûriye xwe pêxistin kiriye. 16 salin kar û xebatê ku me dayî meşandin ji bo guhartina hişmendiya heyî, ji bo guhartina sîstema em bêjin çi aliye rejîm dibe yan çi aliye sîstemin heyî dibe, sîstemekî demokratîk ava bikin, têde hebûna jin parastî be,
سیستمێکی هەڤەش دناوبەرە هەمانە ji bo em bikaribin jiyanekî aram bi hevdûra jiyan bikin سیستمێکی دناوبەرە hemîne tewa wek hevî jiyan kirin ji bo navê dewleta Tirk di şexsê partiya me de jî bile xeterî di şexsê Hesedê de xeterîkî pir mezin dît dibin vê navê de ku PKK li vir hey ez êrîş dikim lê ev derewekî pir mezin e ew jî wê dizanê ji bo navê dema ku di tevayî dunyayê de em bêjin bi taybet dema ku kuşka spî em bêjin dawetnamerê kirin ji Rêz Mazlûm Ebdî re qrîzekî pir mezin jiyan kir gova ev teror e ev PKK ye kuşka spî wî dawet dike temam dema ku Hesedê şerê Daişê kiriye dema Hesedê tevayî dunya ji terora Daişê paqij kiriye çima ew behsa wê qûnaqî nedikir wê xalê nedikir ez dixwazim vê jî bilêv bikim ecaba em terorin yan Ebûbekir Bexdadî agu bi istixbarat Hesedê rolekî pir mezin li hîst ji bona ku wî îmha bikin wî bidin girtinê çend ji dewleta Tirk bû hemêza dewleta Tirk de bû Ebûbekir Berez Ayşe Berez Ayşe basî vê jî bêjim li navçeyekî Efrînê ez vê jî bînim ziman ez vê jî bînim ziman di navçeyekî Efrînê taybet ez ji bo xwe xelkê Efrînê me di navçeya Efrînê taybet a navçeya Cindrêsê ew operasyona ku Hesedê û Amerîka çêkirine ma eceba ew kesê Daişî wil derketiye niha tevayî Cindrêsê bîle bûyî wergeha Daişê Efrîn bûyî wergeha Daişê Ezaz bûyî wergeha Daişê êdî pir zelal û diyar e kê Daeş mezin kirî kê Daeş destek dayiye kê Ebûbekir Bexdadî parastiye ev pêvehen درسته بەرز ئایشە ئەگەر باسیەوەت کرد کە مەزلوم کۆبانی لەلایەن کۆشکی سپیەوە داوت کراوە بانگێش کراوە بۆی سەردانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بکە یەکەم بپرسم هەندێک لە میدیاکان ڕایان گەیاندووە کە مەزلوم کۆبانی لە چەند ڕۆژی ڕابردوودا یا با بڵێم دوێنێ پێرێ بریندارە ئێوە ئەو هەواڵە پشڕازەکەنەوە کە ڕاستەیە ڕاست نییە نها ده بردفت رادهاندن قصده داخویانی فرمی دا افشار تیبت جارک دیتر لیستوکا دولتا ترک قازه ایرادا گل یان ام بیجن وینا گل بده شکاندن مدیا خدایان ام بیجن دیگه مدیا انگریدایی و دا وصا دعایت جور بجور جبو هبال مظلوم عبدی وصا برز مظلوم عبدی دانشاندان لی قصده açıklama خکر شخصی هوال مصطفى بالی ده جبو دعوتنامه هوال مظلوم پر برنگی آرام افگود بو جبو گل امریکا بطایبت هنا حمید زانن سیناتورن امریکی گل امریکی آشتی خواز کنایسن امریکی هر کس دبیجه پیوست ام خودی کردا در کبن جبر کردا ام پاراستنه جبر کردا جیان ام خلاص کریج داعشه جبو وی گلی بطایبت برز هوال مظلوم گود دما گراو شباکور جلات سوریه آرام ببه یعنی نه دجی گو بچن وقت خباته که دیپلماسیان سردان کشکا سپی بکرن اما حالی حاضر نها هوال مظلوم عبدی چی گود گو پیوست از دناف گل خدا بن فرماندار ما ابن فدکارن و دناف گل خدا بن و قردینا شر خو بکن لید همان دمه دجی نه دجی گو بچن سردان بکن لی پشتی روشا حرم آرام ببه جبوناوی دولتا ترک نها قریزه که پر مزین جیان درسته نها چند روز دیگر ام حمید زانن ترامپ دعوتنامش اردوغان را ریکریه لی جستاری سادی از دکارم بیجیم حیشته جسیناتورن امریکی هر کس دبیجه چرا به اردوغان بیست سردان امریکا بید جبر چما گفه گوشبو اول مظلوم عبدی دا بیجه جبو فرماندار حزب سوریا دموکراتیک دبیجه گرک اشته ام وی بگرن ام بدنا کشتنی جبون اوی اف هلوسته گو آن هاد اصلا ناونتویت دیار کرن چیز اصلا گلاده به چیز اصلا ام بیجن به تایبت جاره کمین دیروکا وقت عربا به جامعه عربی ده دماغو او جبین دل دار خستن و هر کس هلوسته خود ده نشاندان جدر و قطر روشا قطر و سوماله هم باش دزانن جبر قطر اگو آن هاد آلیه لوجستیک دعما ترکیه دکی قطره جبوه توایی ولات عربا جبیله zaten karu xabateki jaliye Mısır, jaliye İmarat, jaliye Suudiye xabateki firmezin temeşandın. Dama gudu bejin aha Suriye Çin'a bedagir bebe. Çin'a be erişli ser Kurda be meşandın. Mısır ev zalal gud. Bugar İru aha Suriye hati parastın, ev hez aha Suriye parastiye. Dama gudu bejin gerda eştek çuye
ایرو افهیز داعش تکریه جبوناوی اصل ما قزنج کریه اردوغان قیب کریه نها درو شهیده همه اتفاق دکنگو اگو آلیگار داعش رجب طیب اردوغانه بله باشه بله دێمەوە لای جەناب دوای بەڕێز کاک سەلام زیجی سکرتێری پارتی سۆسیالیستی شۆڕژگەڕ ئێران بێمەوە لای جەنابەت ڕەخنە لە ئێوە وەکو هێزە سۆسیالیست شەپەکانە چیرێکە ئێوە نەتانتوانیوە حرەکەتێکی بەرفراوان بەڕێبخەن و هەڵخرانێکی جددی هێزە چەپەکان بەرجەستە بکەن بۆ پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان وەکو ئەوەی کە ئێمە هەندێک هێزی چە ببینین لە تورکیا وەکو میلپات مارکس لینیست پارتی تورکیا و دەکت پارتی کۆمەنیستی تورکیا مەسەلەن ئەمانە تەنانەت هەندێک لە گەریلاکانیشان شەید بوون لە ڕۆژاوای کوردستان مەسەلەن ئێمە ئەو یەکگرتوویە و ئەو هەڵخرانە لە نێوان ئێوە بە تایبەتی لە نێوان چەپی ڕۆژهەڵاتی کوردستان یا کوردستانی ئێران یا ئێران نابینین بۆ ئەو هاوپشتی و هاوسۆزیە لەگەڵ ڕۆژاوای کوردستان هاو پشتەکان وە بزانم هەرکەس بە شێوازی خۆی ئەو کاری ئەنجام داوە کەسێکە هێزی چەکداری بووە بە جۆرێک بەشدار و هەروەک جنابەت باست کرد لە تورکیەوە چۆن بەشدار بوون لە شوێنەکانی تر لە وڵاتانی ترەوە ئێمە کە هێزێکی وامان ئێستا بەدەستەوە نییە نەمانتوانیوە لەو ڕوانگەیەوە بەشداری ئەوە بکەین بەڵام خودی چەپیش بالاخره یەکدەست نییە هەروەکو هەموو حیزبە کوردیەکان و حیزبە ناسیۆنالیستەکان یەک حیزب نین و جیاوازیانەیە و ناکۆکیان لەناوخوانەیە بەڕاستی لەناو هێزی چەپ و حیزبە چەپەکانیش وایە هەتا تەنانەت لەسەر ڕوانگەمان لەسەر شێوازی ڕۆژاوا تەجروبەکانی ئەزمونەکانی ڕەخنایەکە هەمانە لێی ئەمانە هەیە بەڵام تاوجگای بەحەستی میدیایی و بەحەستی تەبلیغات و بانگەوازمان بۆ ناو خودی ڕۆژهەڵات و کوردستانی ئێران و زۆر جێگای تر ئێمە ئەوەندەی لە هێزماندا بۆ تەلاشمان کردووە کە بۆ بەتایبەت دژ بە هێرشە دوایەکەی ئەم دوایانەی دەوڵەتی فاشیستی تورکیە بەڕاستی هەرچیە لە دەستمان بێ ئەنجام بدرێ و پێمان ناخۆش بووکە کە قەدەمێک پێشڕەوی بکات جا چ بە شەڕ چ بە معاملە چ بە هەر شێوەیەک ڕوویدا بێ ئەوەمان پێ ئەزمونێکی خراپ بوو پێمان شکست بوو بۆ پێمان عەقەبنشینی بوو لەم بابەتەوە بەڵێ لە ئەحزابی چەپیش ئەوەڵەن پێویستی بەوەیە بۆ خۆیان مکانیزمێک دیاری بکەن لەو مکانیزمەدا لەگەڵ یەکتری بیر و ڕاب گۆڕینەوە و بتوانن بە یەکدەنگە زاهر بن لە بابەتەوە بەڵام لە هەر حاڵدا بەگشتی ئەگەر چاوی لێ بکەن ئەوەی منەی بینم بەڕاستی لە نەکەر ئەوڕۆ هەر لە شەڕەکانی دەورانی کوبانی و هەتاوەکو ئێستا جەرەیانی چەپ بەگشتی بە سوسیالیست و غیرە سوسیالیستەوە بە عام پشتیوانی قورس و قایمی کردووە لە بەرخوردانێکە لە سووریە کوردستانی سووریە بووە و بە عام دژی سیاسەتەکانی ئەمریکان و بە عام دژی دەوڵەتی فاشیستی تورکیە و دەستدرێژەکانی هەن و ئەمە سیاسەتێک بوو کە بە عام بردووە هەرکەس بە شێوازی خۆی نمایندگی کردو بردوێتە پێشەوە باشە کاک سەلام مەبەست لە ئەوەی کە هێزە بەتایبەتی مەسەرەن ئەوەندەی منە بینم هێزە چەپەکانی ڕۆژهەڵات ئێران زۆر پەرش و بڵاون و ئەوەی کە خۆشە تەییدت کرد کە ئیتفاقیان متفیق نین لەسەر هەر ڕووداوێکی لەو شێوەیە کە بەڕێوە بەتایبەتی لە ڕۆژاوای کوردستان پێ دوای هۆکارەکەی چییە؟ هۆکاری سیاسەتە هۆکاری دەگەڕێتەوە سەر سیاسەت کە پێما بێ بەرنامەیەکی تایبەتی دەوێت لەسەرەوە تەمەرکوز بکەین بەڵام بەعام ئەو هێزانە سیاسەتی جیاوازی خۆیانەیە ڕوانینی جیاوازیانەیە لەسەر ڕووداوەکان کەسێک ممکنە هەر ئێستا مەسەلەن ئەترازات لە عێراقەیە کەسێکی وا بێەوە ئینقلابێک لە عێراق ئەکرێ و سپەی ڕۆژە بە فەرز ئازادی و بەرابەری و هێزێکی بەڵێ کاک سەلام ئەوەی یان لە ئێران نسبەت بە ئێران هەروە جیاواز لەمانە ئەتوانم بەڵام سکتێک لە ناو چەپە هەیە بەعام ئەوی تر قبول ناکە بەتایبەت هێزێکە تازە دروست بێت هێزێکە تازە دروست بوو بێت ئەوە نانەوێ وەریگرن نایەنەوێ لەگەڵی هاوکاری بکەن نانەوێ میدیای پێ بدەن نانەوێ بە ئیسلاح نەگەرانیەوەن ببێ بە ئالتەرناتیو ببێ بە هێزێکی گەورە ئەمە بەداخەوە ئەم ڕقابەتایەتێ لە ناو چەپیشە لە ناو ئاحزابی چەپیشایە و لە حیزبە چەپەکانی ئێرانیشایە ئەوە بۆ خۆت ئێوە دەیان ناسن ناویانە ناسن ئەوانە بە غێرەس خۆیان کەسی دیکەیان قبول نییە و ئەمە خراپە بڕوای من تا ئێستا هیچ قازانجێکی بۆ هیچ بەشێک لە خەباتی
چینایەتی و خەباتی ئازادی خوازان لە کوردستانە نەبوو ئەیتر و حیزبانەیە دەتوانن لای بنێ بە حالی خۆمان دەمێکەوە سیاست زۆر باشە. بەڕێز ئایشە حەسۆ هاوسەرۆکی پێدە لە ڕۆژاوی کوردستانەوە نووسەرێکی عەرەب بەڵێ پندێکی کوردی هەبوو دەڵێت ئێمە دۆستێکمان نییە جگە لە چیاکان. ئەمە ڕاستە چونکە ئێشتا کوردەکان تەنها پشتیان بە خۆیان بەست و ئەمریکا خیانەتی لێکردون و ڕووسیا ئەوێ زعیفیانکە و سووریا ئەوێ بگەڕێتەوە ناوچەکانیان تورکیا ئەوێ داگیریان بکە وەحاسک گەلە کۆمەکەیەکی نێودەوڵەتی لەسەر ڕۆژاوی کوردستان هەبوو. ئێوە لەگەڵ ئەم تێکستە هەبوون یعنی کورد تەنها پشتی بەچیاکان بەستووە و ئەوە تەنها ئیرادەی مەزلوم کۆبانی و هێزەکانی هەسەدە و پێدە و یەپگەی لە ڕۆژ ئاوا بەڕێواچێ و مەسەلەن چارەنووسی ڕۆژاوی کوردستان پاش ئەو هێرش و ئۆپراسیۆنانە و پاش ئەو ڕێکەوتنە سیاسیانەی نێوان ئەو وڵاتانە چی بەسەر دێ و ئێوە ئامادەن مەسەلەن بەردەوام تا ئەبەت بەرگری بکەن یان مەسەلەن ئەتانوێت لەگە سوپای سووریا ڕێکەوتنێک بکەن حاصل چارەنووسی کانتۆنەکانی خۆراوی کوردستان چی لێ دێ؟ نهاش بو چارەسەریە پرسگرێکە ئەم بێژن سووریە دناودەژی چارەسەریە پرسگرێکە کورد مە ئەv پرزەلال گوتیە حەیاگ و پرسگرێکە کورد چارەسەر نەبێ زاتەن پرسگرێکە سووریەژی چارەسەر نابێ بەر هەر کەس ئەم بێژن بێ پرسگرێکی لەگور خۆ عیارکردن یان لەگور وێ سیاسەتدانە مەشاندن هم جی آلیه روسا داجی هم جی آلیه امریکا داجی هم داجی آلیه دولت ترک تایبت هر کس لگور خو عیار دکه و لسر سیاست جبوناوی اف پرزلال بو پروژه کی دجی پرچکرن آخا سوریه دجی امبیجن دستوردان آخا سوریه تام ترسیوه پروژه رو ببری آخو سر آگو ما وکو مبدأ کی اساسیش خوره گرتیه هم ام بیژن ناوندیبونا سیستما هی آگول شامی دمشاندن و دهمان دمی داجی پاراستنا ریوبرین کل هرما به آوا کرنه مثلا از خازم ده بینم زمان پروژه ما حیانها جروجا کوهاتی آوا کرن حیا روجا ایرو تجاراج بو پرچبونه کارو خبر دایی مشاندن تام ترسیوه آخ پاراستنا دهمان دمی دا به هفدورا جیان کرنه هفش جیان کرنه جبرناها دماغو ام لهرم خو بحساب سیستم کی سر بخو بکن ما پیکاته دیتر لگل مهنه بشن جواک دیتر لگل مهنه و دمه ام جی عینی بمیجی و هشمندیا یان چ رژیم اگو جروجا آلوزی حیا رجا ایرو وصاب به هشمندی دوام دکه ده همان دمه دا جی یان جی امه چوا نها ترک دبناوه دجبرتیا نتوا شر نتوا او کسی که دناوا خود حمیس کریه و دناوا واندا او گر کریه مزن کریه و پروژه ریببریا خسر دیجی با حق نشمندیانه جبوناوه ام به وکری دبیجن سیستما آگول ورهاتیل دارخستن و به چاره سریع پرگریکا سوریه گشتی جبوناوه دا اصلا نابنتاوی بلکه حیالها پروژه ما صادی سرد نهاتی قبول کرن لعبجی تیگوتن وقت میوان تجی آنی زمان سیستما گلوراتی آوا کرن سیستما کی آشتی خوازه سیستما کی دموکراتیکه سیستما کی اراده جندنا و خود حمیل دکه سیستما کی گو حمید تکاتب هر دورا دکارن جیان بکنه جبر موزاییکا سوریه به تایبت ده هرم کردادا جدر و عفرین جی دپک کاتل جیان دکن اما اموان بملی فرادجی هرم یعنی هرم فرادجی کوبانی گریسفی هر وها هرم جزیر قامش لو حسکه بناو خدا پرتکاته هنه پر رنگ هنه یک رنگ مروف نکاره اعتماد باویج سر یان لگوری وی چاره سریع پیدا بکه دماغو هرمه کی ساده یک پکاته به مروف دکاره چاره سری کی دیگر پیدا بکه لی آنجا پر رنگ سوریه گوته دا جیان دکه پر رنگ هرمه میں تیدا جیان دکه اصرار و ادعا امش بو سیستم ریوبریا خسر و پر دبه آستی دا تکوشی یک بمشاندن و دداوی دا مانه اف پر زلاله داوی داجیمه جروجا کمین داجیمه ابدیه دویست ماسا سوری به آوا کردن او ماسا سوری حمی آلی سوری به برجواندین دا آستا هرمی داجیان دا آستا ناونتوی جبر نها ام تنه بچعبک الجنیف بدنیان ام تنه بچعبک الاسیتانا بدن هر دو چیزگین گو دورده هاتن مشاندن ام هر کس دزانن کسی گو بر ریو دبه یان به پروژه ریو دبه هر کس لگور مصلحت خود دیمشاندن
مانها اسیتانا بتایبت بسرکشی روسا و ایرانی و ترکیه بو عجبا جدر و دستوردان جدر و داگرکری جدر و مشروعیت داگرکری چه قرآنی روشا ادل بین آخر بچعبه روشا جرابلس عزاز باب هر وها دناف دجي عفرين انا ها ام بيجن بحث هارما بامبون دكن دناف برا ريكفتنا قد دناف برا تركا وامريكا وهر وها تركا وروسا دركتي اف ريكفتن داوي بحث هارما بامبون دكن هارما بامبون ويتش افا بي وكسن قهاتنا كسن دميجي خدا اسلام عشكن اسلام راديكالن لور ام بيجن بالتايبات لحد كانتونا جي لحد هرما جي ارمن هنا تركز هنا اشطر هنا يعني كسن قلنا مسلمان هنا جبونا وي درسته او يكمين دبن هدف ان افكو راديكال اتش جبونا وي او هرما قو بحث ديكت اولاد افانا بي يكمين نافندا قو افا كرنا نافندا كي دادگاهي افا كرن او نافن جبو چيه جبو خلقي جبو داري كوچبر بكن سبوكو كسك لسروي آخر نميني عجبا وي افقال گوناها كوچبر بويه زيدي 300,000 كس سريكاني وغيري سبي كوچبر درسته وي اوا چاوا دناوا وي كومكن چتا جيان بكن جبونا وي امداما دبيجن هزكي نافلتوي لسر هرما كامبون دا آبا بده اف جوالاتي نهاتيه جبو خلق هرمي جبر گلک و آنها کوچبر بوی و وکری دبیجه به امناچش بر امدما بچن و کشت برس خاتو عایشه کاتی برنامه کمان تا بو کاتی حواله کان من ابي سپاس تام کم که لکاتی خودم بخشی بشدار بون لبرنامه کی اما بیسرانی خوشویست به داوای لبردن کم که برنامه کمان کوتای هات و سپاس بو هر یک میوانه کانم برس سلام زیجی سکرتری پارتی سوسیالیستی شورشگری ایران که لسویدو لگلمان بو برس خاتو عایشه حسو هاوسروکی یکی پارتی یکیتی دموکراتی پیدا لروجاوی کردستان لگلمان بو به هیوام روشی روجاوا آرام بیتو و کانتونگان سلامت بن و تا برنامه کی ترکاته کی خوش و کامران وسپاس دمي كوتشو دمي انفاس دمي جنگو دمي كورو خوري وابوا اسماني كل بوا بشو اسماني كل بوا بشو آخر به هتا کوکی ازردمان بلاوینه چاور کوفتی گور بی کرد به دنیا بناسینه کرد به دنیا بناسینه امسمانا شو زنگا اخو وجدان شوا موشوی با هوایی پرزاری نشتی منم ناگات جوی وک شنگالو حباب جکم و رجا و خین بارانا بلای رشید وجدانی لنو میجوی ام جیانا لنو میجوی ام جیانا